بە مەبەستی تۆمارکردنی سکاڵا لەسەر حکومەتی هەرێم لە داواکاری گشتی سلێمانی ژمارەیەک لە مامۆستایان هاتوونەتە بەردەم دادگای سلێمانی. سکاڵای مامۆستایان دژی لێبڕینی موچە و پلە بەرز نەکردنەوەی فەرمانبەرانە، داواش لە دادوەران دەکەن لەم پرسەدا پشتگیریان بکەن. ئێمە وەک کۆمەڵێک مامۆستا داواکارین یەک چیدی لێبڕینی موچە بەردەوامی پێ نەدرێت و کۆتایی پێبێنرێت، ئەو مافا بۆ خاوەن ماف بگێڕێتەوە لە موچەخۆرانی ڕاستەقینە نەک بن دیوار و دوو موچە و موچەخۆری وەهمی. دوو پێویستە پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە و قەرەبووی مافە فەوتاوەکان بکرێتەوە. هاوکاتی نیگەرانی بەرامبەر حکومەت مامۆستایان لە هاوڵاتیانیش نیگەران و دەڵێن هاوڵاتیان بۆ داواکاری مافەکانیان بێدەنگن، بۆیە حکومەت دەیان چەوسێنێتەوە و لێبڕینی موچە و سزادانی موچەخۆران بەردەوامی هەیە. من لە ماوەی ڕابردوو شاوتومە حکومەتم نەدیوە بەقەدەر ئەم حکومەتە ڕقی لە هاوڵاتی خۆی، یعنی هاوڵاتیەک پاژماوەی ئەنفال بێ، پاژماوەی بەدبەختی قوربەسەری دەبە 12-5-6 بێ، تو بینی ئاوای لێ بکەی کە هاوڵاتی خۆتە بێ بە دام و دەستگەکانی خۆت لێی بێ، بێن لە پەروەردە بێ لە کەرتی ئابووری بێ لە کەرتی کشت و کاڵی بێ. من نازانم بەگەڵ ئەوەیە بڵێم نازانی بڵێ چی، ئەزانی بۆ لەمە لە هەر وڵاتێکی دنیاە بووە جوابێک وەرە گیرە ئێمە هەڵینیان ڕاستین ئێمە بەم هەموو ڕاستیەمانەوە بەم هەموو حقوقەمانەوە کاکە جواب نادرێنەوە، کاکە بندیوار هەیە، کاکە بندیوار هەیە باوەڕ کە 18 موچەی هەیە، یعنی 18 موچە لە کوێی دنیا جێگەی بۆتەوە کە لە سوید و ئەڵمانیاژی نایەنەوە ئەم وڵاتە. تو هاوڵاتەکەی لێرە شەڕی داعشە بۆکە بەدبەختی پێەکەی گرانی پێەکەی شتی لەسەر زیادەکەی. ئێمە ئێستا هاتوون بۆ سەلماندنی ئەو دەستەواژەی خۆیان کاڵێ دادگاکان سەروەرن وە کۆمەڵک لە داواکاری گشتی و لە دادوەرە بەڕێزەکان هاتوونە سەرخەت. ئێمە هاتوون سکاڵایەک تۆمارەکەین ئەم زوڵمەی کە لەسەر موچەخۆران و ماوەسان و فەرمانبەران بەردەوامە کۆتایی پێبێن. گلەی و گازندەی ئێمە لە بێ هەڵوێستی خەڵکە، لە بێ هەڵوێستی جەباوەرە. ئێمە کە هاتوین بەس تەنها بۆ ئەو هاتوین کە بڵین بێدەنگ نین، ئەزان جوابمان نادەنەوە، ئەزان بێڕێزیمان پێکەن، ئەزان ئەم 30 ساڵێک کە هەیە ئەیانەوێت 30 ساڵی کەش بەو شێوە درێژەی پێ بدەن. پێشتر مامۆستایان ڕێگەی خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی و بایکۆتیان وەکو کارتی فشار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بەرامبەر حکومەت بەکارهێنا، بەڵام حکومەت بە هیچ کام لەم ڕێگەیانە بە ئاگا نەهاتەوە و بیری لە چارەسەری گیرفانی خاڵی مامۆستایان نەکردەوە. لەگەڵەوەشدا مامۆستایان دەڵێن کۆڵ لە داواکاریەکانیان نادەن و لە گرتنەبەری ڕێگەی مەدەنی بەردەوام دەبن بۆ داواکردنی مافەکانیان. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.